ڕوو دەکەمە دکتۆرە بەڕێزەکان لە خوا بترسن کری عیادەکانتان هەرزانکەن. ئەگە بە 15 بیکەرە 10 بیکەرە 5 چەندەها دکتۆرەیە بەس کەمن، زۆر کەمن، خوا نمونەیان زۆر کە ئەو کەسانە بەڕاستی بەڕێزن لەگەڵ خەڵکیە، ئاگایان لە فەقیر و هەژارە. ئەی دکتۆر ئاگادار بە، جاری وایە خەڵک دێبۆلات هیچی نییە، پارەی قەرز کردووە، جاری وایە هەتیوێکە دێبۆلات زڵمی لێمەکە فەحسی زیادەی بۆ مەنووسە، پێویستی بە 4 فەحسە تۆ 8 و 6 بۆ مەنووسە، چونکە لە ڕۆژی قیامەتا یەک بە یەک محاسبە دەکری لەسەری سوێن بەخوا. ئەگە لەسەر گڵاسی ئاوی سارد محاسبە بکری لەسەر ئەم هەموو نەخۆشیکە دێ بۆ لای تۆ کە هەندێکی فەقیر و هەژار و هەتیوە، یارمەتی نەدەی ئەگەر لە ڕۆژی قیامەتا بزانە خوای گەورە چیت بەسەرا دێنێ. بۆیە ئینشاڵڵا تۆ برن نمونی کەسێکی باش، پارە هەموو شتێک نییە، چاکە و پیاوەتی و خێر و ئەوانە هەر دەمێنێتەوە بۆ تۆ بۆ دنیا و قیامەتت. بەڵام پارەیەکە جێ دێڵی بۆ بووکوزاوە بۆ کوڕکچی خەڵک دڵنیابە لە قیامەتا تۆ محاسبە دەکرێت لەسەری. بۆیە داواتان لێ دەکەم نەشتەرگەریش دەکەن بۆ خەڵکی، ئاگاتان لە فەقیر و هەژارەکان و نەخۆشەکان بێت، چونکە ئەو کەسەی جاری وایە تۆ نەشتەرگەری بۆ ئەەکەی پارەی پێ نییە، قەرزی کردووە، جاری وایە هەتیوە تۆ پارەیەکی زیادی لێ ئەسێنی، معقولە کرێکارێ فەقیر بە 25 هزار ئیشەکە تۆ بە 500 هزاری ڕازی نابی لە نەشتەرگەریەکە 2 ساعت پێچێ، جاری ساعتێکت پێچێ. بۆی با لە خوا بترسین، تەقوای خوا بکەین. ئەو کەسانە بە خۆیاندا بچنەوە داوایان لێ دەکەم، ئەو کەسانی کە سەیدەریان هەیە، مختبەریان هەیە، تاقیگە، پارەی زیاد لە خەڵکی مەسێن، داوا و دەرمان بە گران مەدەن بە خەڵکی، فەحسەکانتان هەرزانتن کەن بۆ قەبر و قیامەتان. ئێوەڵێن قەیرانە، دەی باشە تۆش بیسەمێنە قەیران و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە، قۆڵ بڕ مەبە، دەست بڕ مەبە، چاو لە خەڵکی باش بکە، چاو لە خەڵکی بەویژدان بکە، نەک ئینسانی بێویژدان. بۆی ئاگامان با لە خۆمان بێ، هەر کەسێک لە ئاستی خۆمان نابچینە خۆمانەوە. بەڕاستی کۆمەڵە خەڵکێکەیە فەقیر و هەژارە، هەیە نەخۆشە، مناڵی نەخۆشە توانای نییە چارەسەری بکە، ناتوانێت عەمەلاتی بۆ بکە، ناتوانێت چارەسەری بۆ بکە، چەندەها شتی ئاوا هەیە، حاڵەتی ئاوا هەیە. بۆیە بە ئاگامان لە خۆمان بێ، هەمومان یارمەتی دەری یەکتری بین. ئەو کەسەی فەقیرە، ئەو کەسەی هەتیوە، ئەو کەسەی قەرزارە، ئەو کەسەی کرێچیە، ئەو کەسەی نەخۆشە، ئەو کەسەی پێویستی بە یارمەتی ئێمە، با ئێمە یارمەتی دەریان بین. پشتیوان بەخوای گەورە ئەو کاتە ئینشاڵڵا ئێمە دڵخۆشە بین، بەختەوەرە بین. ئەگەر وامان نەکرد بێگومان بەدبەخت و نەهامەتی ڕوومان تێ دەکات. بۆیە بە هەر کەسێک لە ئاستی خۆمانەوە بتوانین ناخۆشی و ناڕەحەتی لەسەر منداڵی هەتی و لەسەر منداڵی فەقیر و هەژار لا بدەین. ئەو کاتە ئینشاڵڵا خوای گەورە لە دنیا و قیامەت دڵخۆشمان دەکات.